ئێمە لە یەکێتی ژنان بووین، لە یەکێتی ژنان کۆبوونەوەمان هەبوو هەفتانە هەموو ڕۆژێ هەموو هەفتەیە کۆبوونەوەمان هەفتەی دووسێ جار هەبوو. ئیتر کە شەڕی پارتی یەکێتی دەستی پێ کرد لە هەولێرە شەڕگەرم بوو. ئێمەش لەوێ قسەیان بۆ کردین وتیان حەزەکەین دایک و ژن و کە سوکاری شەهید بچێت بۆ هەولێر بەشتم ئەم شەڕە بوەستێت و شەڕی براکوژی نەکرێ و خەڵک نەکوژرێ و گوناحەم ماڵی خەڵک وێران بێ و ئەم شتانە. ئێمەش وعدمانە وتمان باشە لەو کاتانەیە بڵین ئاسکۆڵ خان و ڕووناکخانی دایکی دکتۆر بەرهەم و گوڵاڵە خان و گوڵاڵەی مامە عەزە و ئەم شتانە هەموویان ئەمانە هەمووی لەوێ بوون. ئیتر ئێمەش قەرارمانە کە سوکاری شەهید دایک و کە سوکاری شەهید هەستین بچین بۆ هەولێر بەڕێ پێوان بچین بۆ هەولێر بەشکم تکایە بکەین و پارتی یەکێتی ئەم شەڕە بوەستێنن لە هەولێرە هین بەرامبەر بە یەک ئەم بەراوبەر بە قازیفەوە وێستا بوون لەسەر ماڵە بەرزەکان کە لە قەراری ئەوەیە بوون بتەقێتەوە ئیتر. اینجا ڕێ پێوانەکەش دوو پاڵ بوو زۆر بووین ینی بەناو دوو پاڵ بوو بەڵام بە پێ ئەڕۆیشتین ئەوەی نەشی توانایە بە پاسەکە سەریانەکەی لە پاسەکە بوو. ئیتر وردە وردە دەوری سێ ڕۆژ ئەنجا گەیشتین بە پێ. ئیتر بەو شەوە جاری وایە شەو بەڕێگەوە بووین. شەوێک دانیشتین لای شێخ جەعفەر لامان ناوتیان وتیوە ئەم شەو لێرە بن هیلاکرد شەوێ لەوێ ماینەوە لای شێخ جەعفەر بنکەی هەبوو ئەوسا لەوێ بوو. اینجا لەوێ بووین بەیانی ڕۆیشت دەستکان کردەوە بە ڕێگە جا خۆی ڕێک هەولێر و تۆزدە دوور و درێژە بە پێ بڕۆیت و وەڵی تر وەرحاسڵ هەچۆنێ بێ بڕیمان شەوەکەی ناخۆش بوو بە شەو کا ڕۆیشتین تاریک و ئەمانە گەشتینە ئەوێ ئیتر چێونە هیلاک بووین مەپرسە کەڕەتێک گەشتینە دوکان ئەو ڕۆژێ گەشتینە دوکان هەوە ڕۆژ دووهەم ڕۆژ گەشتینە دێگەڵە لە دێگەڵە و شەوماینەوە سێهەم ڕۆژ وەڵی نازانم ئەولا دێگەڵە کوێ بوو لە شوێنێکی تر ماینەوە چوارەم ڕۆژ ڕۆشتین گەشتینە کەس نەزان جارێ لە ڕێوە کە ڕۆشتین لە دێگەڵە ڕەت بووین وتمان ئەڕۆین بۆ سەری ڕەش بۆ لای کاک مەسعود نانهێشتین ڕێگان لێگرتین دوو ڕێبوو ڕێگەیەکە ڕۆی بۆ سەری ڕەش ڕێگەیەکی ژەڕۆشتەوە بۆ هەولێر ڕێگان لێگرتین پارتیەکان هاتن وتیان ناهێڵین بچین بۆ لای کاک مەسعود ئێوە لە سلێمانی شەڕەکەن لەگەڵ ئێمەیە هاتون لێرە ئەچن بۆ لای کاک مەسعود ناهێڵین بچن کۆیان کردینەوە لەسەر گردۆڵکێک کە کۆیان کردینەوە چواردەوەروان پڕ بوو لە کۆڵە قازیفە و پێشمەرگە و ئەمانە ماوەخوا تازە شایەتمان بێری مردی ئەمان کوژن ئەمانە دانیشتین زۆر دانیشتین و کەم دانیشتین مەسەڵەن وەکو ڕووناک خانوانە چون پێیانەوتن کاکە ڕێگەمان با بە لایەکا بڕۆین وتی ناڵین بچن بۆ ئەوێ بێ بڕن بۆ لای بڕن بۆ هەولێر کەیفی خۆتانە بەس ناڵین بچن بۆ سەری ڕەش بۆ لای کاک مەسعود ناهێڵین بچن بۆ ئەوێ وەڵا ئیتردا ناین زۆرێکی زۆتی با قەرارمان بۆ بێ لە لای کاک مەسعودەوە باش قەراریان بۆ هەر لای کاک مەسعود بەرەڵایان کردین وتیان بڕن بۆ هەولێر ڕۆشتین بۆ هەولێر چین بۆ کەس نەزان گەشتینە کەس نەزان شەو بوو تاریک داهاتە بوو لەوێش گرتیانین وتیان ئێوە مناڵەکانیشتان فێرەکەن پارتیەکان بەرباران کرد لە سلێمانی بەڵامیستێ هاتوون نەچن بۆ لای کاک مەسعود ناهێڵین بچین دەیت زۆر ڕووناخان و ئاسکۆڵ خان و گوڵاڵە خانەمانە چون تکایان لێکردن تیا بابگیان با بڕۆین و ئێمە هاتوین و هیلاکین و مانووی با بچین بۆ هەولێر ڕێگان پیان ڕۆشتین بۆ هەولێر تقریبەن سەعات دەی شەو گەشتینە هەولێر ناو هەولێر لە کەس نەزانەوە بۆ دەی شەو گەشتین هیلاک بووین نەمانەتوانی بڕۆین نزیکیشە لە یەکەوە گەشتینە ئەوێ لەوێ هێنا چوینە خستخانەی ڕزگاری خستخانەی پێ پێڵن ڕزگاری گەشت ئازادی گەشتینە خستخانەی ئازادی خۆمان کە بە خستخانەکە وتمان لە خستخانەی ئازادی دائانیشین وەڵی تر هەمووی لە ئەڵ و پاڵ کەوتین برسیمانە هیچمان نەخواردووە هیلاکین وەڵا کاتێکمان زانی چوار دەوری خستەخانە گیرا بە کۆڵە قازیفەوە و بەخت پێشمەرگەوە و بەینەوە وتیان نایڵی لێرە بنەبێ بڕۆنە دەرەوە دەریان کردین لەوێش کە دەریان کردین نێمە شەستان ڕۆشتین چوین بۆ مزگەوتێک خۆمان کرد بە مزگەوتێک لە مزگەوتەکە لە حوشەکە هەمومان بڵاو بووینەوە هەر برسیمانەوە هیچمان نەخواردەوە هیچ نێبی خۆین و
لاڵ و پاڵکەوتی خەومان لێکەوت تا بەیانی وتیان هەستم بچن لەم مەطعمانە بۆ خۆتان بهین بخۆن نان بخۆن هەستکە بە خۆی بچێ نانی خۆی بخوا هەستکەوە هەستاین ڕۆشتین بۆ خۆمان لە هینە نان و ماست و چای و ئەم شتانەمان خوارد و بە ڕێپێوان لەناو هەولێرا ڕۆشتین بۆ پەرلەمان شەویوا ئەنکم شەو یەکێتیە شەویوا بۆی بوو پارتیەتە سەرمان ئەتە شەویوا ئەخۆ ناخەوت خەڵک ئەنگووا هات وەزعەکە خۆش نەبوو هەتا یعنی هەر لە ئێوارەیان ئەوە هاوەی گوم شەو پارتیە ئەو لە هەولێریان گووا ئەم شەو یەکێتیە ناخۆش بوو ئێمە بوو ئاشتی چوین ئاشتێکە لەبەر چی لەبەر ئەم شەڕە بوەستێ شەڕی براکوژی ئەخە ئەوە بوو کە لەبەر ئەوەش بوو کە نەیانێت کە ڕێنەکە بچین بۆ لای کاک مەسعود لەبەر ئەم شەڕی یەکێتی و پارتیە زۆریشی تیا چوو ئەمە بچوین کە ئیشەڵا ببێن ئایا بکرێ بۆ ئاگایان نەمێنێ ئەو شەڕە چوین بۆ پەرلەمان دەرگای پەرلەمانیشان لێگرت نایڵن کە سەیرەکەین ئەم بەراوبەریش پێشمەرگە وێستاون بە کۆڵە قازیفەوە بە قازیفەوە لەسەر بانە بەرزەکانی هەولێر بینا بەرزەکان بەرامبەر بە ئەو یەکێتی بەم بەرەوە پارتی بەو بەرەوە ئەوەیە کە ئیتر بڵێن ئێستێ ئەتەقێتەوە ئەبێ بە شەڕ ئێمە قەیرە دانیشتین لەبەر پەرلەمانە وتمان ناڕۆین وڵایەتە دەرگایان بۆ کردنە چوینە ژوورە بۆ ناو پەرلەمان 4-5 ڕۆژ لە پەرلەمان بووین ئیتر لە پەرلەمان ئەهاتن بۆ لامان سنگکان کۆسرە دەهات مەلا بەختیارە هات یەکێتیەکان زۆریان ئەهاتن عارف تەیفور پارتی بوو ڕۆژێک لەگەڵ عارف تەیفور و مەلا بەختیار خۆیان کرد بە ژوورە خۆیان کرد بە ژوورە وتیانەوە لەبەر خاتری ئێوە ئێمە لەسەر بانە بەرزەکان هاتووینەتە خوارەوە ئەو شەڕەمان وەستاندووە جارێ شەڕی سەربانەکان ئەوانەمان وەستاندەوە هاتووینەتە خوارەوە و لەبەر خاتری ئێوە ئێمەش پێمان خۆش بوو دەستمان کە بە هەڵپەڕکێ و داپەڕکێ و ئەم شتانە و وڵای تر لە دوایە هەموو ڕۆژێدا ئەنیشتین ئیتر کاکۆسرەت هەموو ڕۆژێ ها قسەی بۆوە کردین خەڵکی ترە ها قسەی بۆوە کردین مەسوولەکانە هاتن ئەنجا ئەیان و ئەمانە لە سووریاوە هاتون ئەمانە لە تورکیا هاتون کوردن کوردی تورکیا کوردی سووریا هەمووی ئەهاتن بۆ لامان ئەمانەوە و ئیتر بە ڕۆژانەشا منەظەمە و شت خواردنوشتی بۆ هێناینە ناو پەرلەمانەوە ئێمە بۆ ئەوە بچوین ئایا بکەین بەم ئاگریا ئەم شەڕە نەمێنێ لەبەر خاتری ئەوە چوین کە ئێمە هەنە عەرەب بووین هەر کورد بووین هەردوو لامان کورد بوو کەیلەتە بەینیانەوە ئەم ئەو بکوژێ ئاینەنشتەوەیش بکوژێ هەر زەرەرە بە هەردوو لا ئەگەیەنێ شەڕ نەوەستا شەڕ کرا خەڵک کوژرا ئێمە هاتینەوە بۆ ئێرە ئەم مەڵبەندە هین بوو ئەم مەڵبەندە بڵین ژێرزەمینێکی هەبوو ئەنجا ئێمە چوینە ئەو ژێرزەمینە لەو ژێرزەمینە بە ڕۆژانە خواردنمانە کرد بۆ بەرەکانی شەڕمانە نات ناوساجیمانە کرد شفتەمانە کرد ئەما خسە ناو زەرفەوە حازرمانە کرد و بە فەردە ئەمانات بۆ بەرەی شەڕ لە دوای ئەوەش کە هاتینەوە لە هەولێر ئیتر هەتا تقریبەن 15-20 شەو ئێمە ئەوە خواردنمانە خەڵک کوژرا ئیتر لە دوای شەڕەکە ئەوە بوو کەس نەیەوێرا لە دێگەڵە بچێ بۆ هەولێر لە هەولێریش کەس نەیەها بۆ ئێرە هاتو چوونەیە بوو ڕێگان لە دێگەڵەوە خەڵک بڕوە ئەگەر بەعزە جارێکی چێکی بیستە بچێ بۆ هەولێر لە کەرکووکەوە ڕۆی لە ڕێی کەرکووکەوە ڕۆی بۆ هەولێر نانەهێش لە دێگەڵە کەس چێ لە سلێمانیەوە بۆ ئەوێ تر ئاوا بووە لە سلێمانیشا نانەهێش کەس بێ بۆ ئێرە هەڵبەت سلێمانی تۆتە باشتریش بوو نەرمتر بوو بەڵام ئەو هەر زۆر تون بوو ئەچووی لە هینێ لە کەس نەزان یەکسەر دایانە بەزاندی داوای هەویان لێ کردی داوای تەسکەرەیان لێ کردی بزانم تۆ یەکێتی یا پارتی هاتووی بۆ ئێرە هەر کەس یەکێتی بووایە لە هەولێر ئەیان کردەوە بەم دیوە حەزکە پارتیش وە لەم دیوایان کردەوە بەو دیوە هەتا ئیسێ زۆر ماڵی یەکێتی خەڵکی سلێمانین بڵێن پارتی خەڵکی سلێمانین کە لێرەوە دەرکراون ئەوە لە هەولێر دانیشتون هەتا ئیسێ یەکێتی کە چەند دەرکراون لە سلێمانی دانیشتون کە یەکێتین هەولێریشن هەتا ئیسێ ماڵی تیا ماوە دوولایەن نەڕۆشتونەتەوە دەریان کردوون بە هەر بە ماڵەوە دەریان کردوون پامی ئەوەمانوێ کە ئەم شەڕە نەمێنێ کە ئەم شەڕە خۆی کە ئێستا هەر بۆ سلێمانی ناخۆشە بۆ هەولێریش عینەسن ناخۆشە
عینە وەکو یەک وایە ئێستاش کەس هینی خۆی گیانی خۆی تەمین نییە بۆ ئێم شەڕەوە خەڵک ئەترسێ شەڕەکە ببێتەوە نەمەعاش هەیە و ئینجا شەڕیش ببێ خەڵک زۆر ئیزعاجە بێ و ناخۆشە. بێجیازی چوار پارچەی کوردستان یەکێکە ئەبێ یەک بگرێ لەبەرەوەی نەهێڵن ئەم تورکە سەر بگرێ ئەم حکوومەتە زاڵمانەوەکو ئێران و تورکیا سەر بگرێت و لە ناومان بەرێ ئەبێ یەک بگرین ئێمە ئەبێت چوار پارچین ئەم چوار پارچە یەک بگرین ئەستە ئێمە لە ناو خۆمانە یەک ناگرین لە کوردستانی خۆمانە یەک ناگرین ئێمە ڕزگار بووین وەکو ڕزگار بووین ئەبوا جێگەی هەر چوار پارچەکەی کوردستان ببوایەتەوە بەڵام نابێتەوە نییە ناهێڵن ئەم حکوومەتانە کە ببێ ئەوەتانێ پارتی یارمەتی هینەیە تورکیاە لە پەکەکە بە بەڵام ئەوە گوناحە زۆر کفرە کە ئاوا یارمەتیەیە لەبەرەوەی ئەو کووردە ئێمەش کوردین نابێت ئێمە تورکیا بگرین و پەکەکە بەربین بەڵام ئەوتە بەریاوە و شەڕی بۆکاو ئەوتانە ئیستا حالیان بەجلی پەکەکەەوە پارتیوەتە لە شەڕەکە لەگەڵ پەکەکە.